بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه ومن تبعه بإحسان إلى يوم الدين. برزان خۆشەویستان السلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کاتێک کە بابەتێکی زۆر ئاوا هەستیار و گرنگ پێشکەش دەکرێ و لە چەند تەوەرێکەوە قسەی لەسەر دەکرێ و خەڵکی زۆر دین دادەنیشن گوێڕایەلی دەکەن بۆ ئەوەی سوود وەربگرن. بەڕێزان ئەو بابەتەی کە من ئامادەم کردووە کە بریتە لە هەڵوەشانەوەی خێزان و هەڵسەنگاندنێکی شەرعیانە بەڕاستی بە حەقیقەت گرینگە. ئێمە بزانین خێزان لۆ هەڵدەوەشێتەوە و ڕێگری بکەین لە هەڵوەشاندنەوەی خێزان تا دەگەوینە ئەو ئاستەی کۆمەلگایەک پەروەردە بکەین، نەڵێن بڕی شێوازی هەڵوەشاندنەوەی خێزان دەکەین. ئەوە هەر ڕووەدا، بەڵام شێوازێکی مۆدێرن و جوان نیشان بدەین بۆ ئەوەی کەمترین هەڵوەشانەوە ڕوودا و کاتێکیش ڕوودەدا هۆکارەکانی زۆر جوان و وازەح دیار بن و بۆی دووبارە دوو کەس ژیانێکی دیکە بە هەمان شێوە دروست بکەنەوە. بەڕێزان و خۆشەویستانم، ئەوەی کەوە ئەمن پێم گرینگە بەڕاستی کە قسەی لەسەر بکەم، یعنی پێش ئەوەی قەزایی هاوسەرگیری ڕوو بدا لە شریعەتی ئیسلامدا تەماشا چەند شتێکی داناوە بۆی سبەینێ ئەو ئینسانە نەڵێ ئەمن ئەو پرۆسەیەم نەزانی یاخود ئاگام لێ نەبوو یان نەمزانی یان ئەگەر وان بکرد با لەوانە چاکتر بوو. بۆ نمونە لەسەر هەستیارترین شتەکان پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەی لەسەر کردووە کاتێک کە دێنە سەر مەوزوعی زەواج. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەم جار ئاماژە بەوە دەکات دەفەرمێ هەم کوڕ و هەم کچەکە یەکتری ببینن. حتا یەکێک لە سەحابە کە دەفەرمێ یا رسول الله خێزانێکم مارە کردووە، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە شوێ دەڵێ لە ئەنساریەکانە، دەڵێت تەماشات کردووە، دەڵێ ناوەڵە یا رسول الله، دەڵێ اذهب فانظر إليها فإن في أعين الأنصار شيئا، دەڵێ بڕۆ هەڕوو تەماشاکە ئەنساریەکان چاویان شتێکی تێدا هەیە. یعنی هەندێک لە زانایانە فەرمووی یعنی چاویان بڕە گچکەیە نەوەک سبەینێ بێ برێ وەڵاو لۆ چاوی زۆر گەورە نەبۆکی کوردەواری دەرێ چاوی دەبی ژێر پیارەبی، یعنی ئاوە گەورە و عەجایبی، نەڵێ نەمدیت چاوەکە گچکە بوو، بڕۆ هەڕوو تەماشای کە گەر ئاخرتگرتی چاکە گەنا حیسابێکیت کە پێش ئەوەی قەزایەکان گەورەتر بن. پاشان کە دێ باز لە مەوزوعی کەفاعەت و جۆرە شتانە دەکەین، زۆر جاری وا هەیە بەڕێزانم، یعنی ئەو کۆمەلگایی ئێمە تووشی هەندێک کێشە و مەشاکلی هەستیار بوونە، یعنی تووشی دەردی عەشایری بوونە، زۆر جاری وا هەیە ئەوانە قەزیەمان لۆ دروست دەکەن بەرەو هەڵوەشانەوەی خێزان دەڕوا. بۆ نمونە تۆ بینی لە کۆمەلگایەکدا ئافرەتێکی زۆر جوان بیدە بە پیاوێکی زۆر ناشیرن، یان پیاوێکی زۆر کەشخە ئافرەتێکی زۆر ناشیرنی لە بۆ دەینن چییە لەبەرەوەی ئامۆزایی یەکن یان خزمی یەکن یان لە عاشیرەتی یەکن. بەڕاستی ئەوانە کاریسە دروست دەکا، یان زۆر جاری وا هەیە لە ڕووی شەهادات و فەرقێکی یەکجار زۆریان هەیە. ئەگەر چی لە شەرعدا بەڕێزانم ئەوەی کە من تەرکیزی لەسەر دەکەم و لە دلیلەکاندا ئاماژەی پێکراوە، گرنگترین شت لە مەوزوعی زەواجە لە مەوزوعی کەفاعەتدا بریتیە لە مەسائلی ئیمان و تەقوا. بەڕاستی ئەوە کاریگەرترین شتە. جاسا من ئەوە لەژێر ئەو ڕۆشنایی فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوون دەکەم و بەڕێزان کە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه. تەماشا ئەو فەقەرە کورتە بکە، بزانێ ئێستا ئەو قسەی ئێمە لەسەری دەکەین ئابە و شێوازە فەهمی حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند گرینگە. دەفەرمێ ئەگەر کەسێک هاتە داخوازی کچەکەتان هەم دینی هەبوو هەم ئەخلاقی هەبوو بیدەنێ، لەبەرچە پێغەمبەر صلی الله عليه وسلم دین و ئەخلاق لە یەکتری جوایز دەکاتەوە. بەڕێزان خۆ مەسائلی ئەخلاقیش داخلی مەسائلی دینە، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەسائلی زەواج دەفەرمێ دەبێ هەم دینی هەبێ هەم ئەخلاقیشی هەبێ، کاتە دووشتی لێک جوایز. بە عیبارەتێکی تکە بڵێم دەبی بڵێن دین بۆ تاک و ئەخلاق بۆ هەمووان. ئەو عیبارەتە گەرچی ئێستا گۆڕدراوە بەس ئێمە ئەو های لێ بکەین گەلە جوانترە. دین شتێکە متعلقە لە بۆ خۆتەوە، لە بۆ خودی خۆت، نوێژە ڕۆژیە عیبادەتە بە تەقوای قورئانە خینی، ئەوانە هەمووی عیلاقەی بە خۆتەوە هەیە. بەس کە دەگاتە مەوزوعی زەواج پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم دەبی ئەخلاقەکەش بێتە ناو مەوزوعەکە، لۆ ئەخلاقەکەی عیلاقەی بە دەوروبەرتدا هەیە، بە خێزانەکەدا هەیە کە زوو تووڕە نەبی زوو هەر نەچی، جوونی نەدەی، قسەی ناشیرین نەکەی، هیچ شتێکی ناشەرعی تەجاوز لە حەقەکانی ناشەرعی نەکەی. ئەوەیە جالۆیە تەماشاکە بزانە بە بەسیترین شت کاتێک ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئافرەتێک گوێی لێ دەبی کە داچی پێی دەڵێ هەستە ئاو
شیری تێکەڵاو کە دەرێ نایکەم لەبەرەوەی ئەوڕۆ عومەر گوتیتی ئەوە مەکەن حرامە. دەڵێ عومەر لەکوێ دەمانبینی؟ دەڵێ ئەگە عومەر نەمانبینی خوای عومەری دەمانبینی. دەڵێ ئەو ئافرەتە دینی هەیە. یەکسەر دەسیلۆیەکێک لە کوڕەکانی خۆی دەینی دەبێتە عومەری کوڕی عەبدولعەزیز کەنەوەی ئەو ئافرەتەیە. کاتێک دێ سەر مەسەلەی ئەخلاق ئەو دوو چەمکە زۆر گرنگە بەڕێزان کە دینەکە دێت ئەو جاوەرە سەر مەسائیلی ئەخلاقەکە کە شەرع پێت دەڵێ ئەو کەسە ڕەوشتێکی جوانی هەبی لە کەسێکی نێزیکی بپرسە و ئەو کەسەی لێشی دەپرسرێ ئەمینە المستشار مؤتمن دەبی تەواو معلوماتەکە داتێ هەرچی دەربارەی ئەو ئینسانە دەزانی چکە لەو کاتەدا بە گوناه حساب نابی. تەماشا دەکەم من لە کتابێک شتێکی زۆر خۆشم خوێندەوە بەڕێزان زۆر جاری وایە لە مەجلیسەکانی زەواج و زۆرە شتانە باسی دەکەم پێم خۆشە هەموو خەڵکێک گوێ لێبی کە شەرع پێت دەڵێ بیدە ئەو کەسە کە دین و کە ئەخلاقی هەیە لەبەر چییە. تەماشا کە ئەو شتەی کە دەڵێم مەفهومێکی زۆر جوان و ڕێک و پێچی تێدا هەیە ئەویش بریتە لەوە دەڵێ کابراەکە بۆ 4-5 منداری هەبوو فەقیرێ خێزانەکەی مەزبوط نەبوو زۆر باش نەبوو یعنی زۆر جار داوای لە پیاوەکەی دەکرد دەگوت تەلاقم دە پیاوەکەش گو من شەرمم بەخۆی و حەیایە و ئەخر ناکرێ و خەل لەبەر چوو یعنی نوختە زۆفی کابرای دیت بووە هەر جار و تەنگاوی دەکرد بە مەسەلەی تەلاق ئەویش زۆر فەقیرەی ئەحراجە بوو حتا جارێک مشاجەڕە کەتە بەینیان ناخۆشی کەتە بەینیان گەویشتە ئاستێک ئافرەتەکە کاغەزە چینە لە پێشدا نەگوت یەگە پیاوبی بابشت پیاوبی تەلاقم دەدەی. ئەی تو تەماشا ئینسان لەو حاڵەتەدا بەدیار دەکەوی کابراش قەڵەمەکەی دەرینە ڕێک هەموو شتەکەی بە تاریخەوە لۆ نووسی زەرفە چش لەوێ نێزیک بووی لە ناو زەرفەکەی ناودایە دەستی ڕاز ڕۆیی چووە دەرێ کە چووە دەرێ ئێوارێ هاتووە دیتی ژنەکە هەر لەوێ پژنەکە پەشیمان بوویتەوە لەبەرەوەی فعلا منداڵێ و بەکار هات ئەو ئیشە و ئاخر قەوان بوو دەیتەقاند و ئەویشی کۆتایی پێهینا دەڵێ سبحان الله زۆر پەشیمان بوو گوتی کابرا گوتی وەستەکەی لێرە تو تەلاق درا و تەواو بە مەلێکتری حرام بووینە و گوتی ناوەڵە پیاوەکە پەشیمان بوویمە و داوای لێبردن دەکەم و دەبێ و جارەمە بگەڕێنەوە کنیە گوتی خە تو تەلاق لە پێشە مندانەوە دەڵێ منەگە کوڕی پیاوی بابت پیاوی تەلاقم دەدەی یعنی ئەوە چ منتیقێکە ئێستا من چم تێدایەوە بە کاغەز وەرەقە نووسیمە دەڵێ گوتی بەس بڕۆکم مامۆستایان محاولەکە لەکن مەلایەن زۆر شت چا دەبیتەوە تەلاقە لەوێ زۆر تەبیعی چا دەبتەوە محاولەیان لەگە بکە گوتی خە ئافرە دەوها نابی ئەمە لەگە یەک دەگونجین یان ناگوتی با دەگونجین ئەو جارە وەعد وابی مەوزوعی تەلاق باز ناکەم ئەو جۆرە شتانە ناکەم پەشیمان بوویەوە بەڵێ بە ئەکیدی بەڵێ گوتی ئافرەت وەرەقەکە تەمەشا کردی سم لێ نووسیە گوتی ناوەڵە گوتی دەبڕۆ بینە ئالێرە مەوقیفەکە بە دیار دەکەی بەڕێزانم پیاوەکە لەو پەڕی تووڕەیی لەو پەڕی وەزع ناخۆشی لەو پەڕی کەوا قسەیەکی پێدەرێن تەرەفەکەی بەرامبەری ئافرەتە تەماشا دەکە ئافرەتەکە لە وەرەقەکەی پیاوەکە نووسیتی ئەگەر ئەمن پیاو بم بابیشم پیاوی قەت تەلاقت نادەم لە خۆتەوە برێ ئەوەیە دینەه وەخولوقەه ئێستا هەر کەسێکی تکە تۆ لە حیاتی خۆت بەڕێزانم بەس تەطبیقی کە بزانم زەرەر دەکەی کاتێک ئینفعالت پێ دەکەن حەولت لەگە دەدەن شتێکی زۆر خراپ بەرامبەرت دەکەن ئەتوو هادی بە لەسەرە خۆبە ئەوەی شەرع مطالبەی لێ کردی کە ئەو ئەخلاق و ڕەوشتە جوانەیە ئەلەو موقیفانە بەدیار دەکەی ئەلەو جێگایانە بەدیار دەکەوی جالوێ بەڕێزانم بەڕاستی من تەماشا دەکەم هەندی ئاياتی قورئان هەیە ئەگەر ئێمە چەمکەکەی بە جوانی تێبگەین لە مەوزوعی زەواج و قەزایی هاوسەرگیریدا هەڵوەشانەوە ڕوونادە بەڵام ئێمە ئەوانەمان وەلا نایە بزانە کە خوای پەروەردگار دەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة تەماشا ئەو دوو مەفهومە زۆر جوانە کە یەکێک لە نیشانە و بەڵگەکانی خوا ئەوەیە هەر لە نەفسی خۆتان خێزانی لە بۆ دروستکردن بۆەوەی دڵتان وەلای ساچین بێ بەڵام دوو سیفەتی تێدابی مەودەتەن واتە خۆشەویستی و ڕەحمەتەن واتە سۆز و بەزەیی یعنی ئینسانە بێ خێزانی خۆی خۆش بوێ و خۆشەویستیشی لەگەڵ خێزانی خۆیدا هەبی هەتا ئەو ئاستە هەیبی قەت بە خەیاڵی دانێ ڕۆژێک لە ڕۆژان خیانەتی لێ بکە و ئەو ئافرەتە ئەوەندە پیاوەکەی خۆی خۆش بوێ هەتا ئەو ئاستا کە قەت ڕۆژێک بە خەیاڵیشی دانەی خیانەت لەو پیاوەی خۆی بکە بەڕێزانم ئێستا ئێمە تەماشا دەکەین مەفهومێکتان لەبۆ دەڵێن بەس تەماشاکە وەکو شتێکی عەقلی و تێگەویشتن لە مەوزوعی کە بۆ خێزان هەڵدەوەشێتەوە ئێستا تەماشا دەکەین ئێمە زۆر جاری وایە دەڵێن پیاوانی پیر قەدیم بە تەمەنەکان ئەوانە بەڕێمان کردن وەزعیان باش نەبوو لە مەوزوعی زەواج نەیان دەزانی بەعکس و پێچەوانەوە چونکە ئێمە لەگە ئەلمانیەکان یەک فەرقمانەیە لەگەوانی سەردەمی ئێستا دەیڵێن ئەویش بریتیە لەوەی ئەوان دەڵێن دەبی خۆشەویستی پێشی زەواج دروست بی ئەمەش وەکو شەریعەت دەڵێن نە دەبی خۆشەویستی دوای زەواج دروست بی بە بەڵگەی چ بە بەڵگەی ئەوە بڕۆ ببینە یەختیارەکان و بەتەمەنەکان و لە پیرێژنەکان لە پیرە مێردەکان لە هەزاریش یەکێک ژنی تەلاق نەدایە
لۆ چونکە خۆشەویستی پاشی زەواج دروست دەبوو ڕوو بەمە جاری وە هەبوو هەر نەیدیت بوو ئافرەتەکەی نەدیت بوو دەیگوڵا چیانیان لۆ هینابام گوتیان ئەو هەوە ئەمە نەمدێت بوو لە بەرەوەی پێشی یعنی ئەوەندە بە شەرم و بە حەیا و ئەو شێوازانیان هەبوو تا ئەو ئاستەی پیاوەکە ڕۆژ بە ڕۆژ پاشی زەواجەکە قادرمە خۆشەویستی دروستە بوو لۆیە پیرێژن و پیرەمێرد ئێستا زۆر یەکتریان خۆش دەوێت بەڵام بڕۆ ببینە لەو ئەوروپا بینە پیرێژن و پیرەمێردێک یەکتریان خۆش بێ ناگەونێ هەتا دەگاتە عمری تەمەنی خوازانی چەند ئافرەت تەلاقەدا و تێدەپەڕی لە ئێرە گەنجەکان تەماشایان کە چونکە خۆشەویستەکەی پێچەوانێ ئەو ئاەتە کردو بەس ئەو فەقەڕەیە لۆیە نسبەی تەلاق لە ناومان زۆر بە بەڕێزان عەلی وەردی قسەیەکی زۆر جوان دەکات دەڵێ ئەگەر تەماشا کۆمەلگا بکەی لۆیە ئەوها شیرازەی خێزان هەڵدەوەشێتەوە گەنجێک لە جامعەیە خلالی 4 ساڵ ئەو ئافرەتە هەرچی دەرێ لۆی جێبەجێ دەکا هەر سەفرەی لەگەر دەکا هەر خواردنی پارەی شتی هەموو حیساباتی عایدی ویە هەتا قیممەی بردیە پاشان کە زەواجی لەگەر دەکا و دەگاتە بەردەستی لە ماڵێدا جا قاپی بشۆ جلچی بشۆ ئیشی بکە ئەوە بکە ئەی باشە پێشتر ئەمە دەچوینە دەرێ نانمان دەخوار ساواری لێنێ ئەوەی بکە ئەو ئیشەی بکە یعنی خۆشەویستەکە دابەستەوە لە باتی بەسەر بکەوی دێتەوە خوارێ کە دێتەوە خوارێ و ئافرەتە تەحمل ناکە یەکسەر نسبەکەی چی لێدە وەی لێدێ هەڵدەوەشێتەوە لێ بەڕێزانم ئەو کەسانی ئاوا بەو شێوازە لە خۆشەویستی گەویستون مەوزوعی خۆشەویستی لە ئیسلامەتیدا لە دوای زەوازدا بە وەکو برێ وەکو پێوێڵقە ئەوە سەبر بەسە دەکەوی تا ژیانەکە بەرەو زیاتر دەڕوا ئەوانە لەکن یەکتری خۆشەویستی تر دەبن اینجا نقطەی دووەم کە خوای گەورە ئاماژەی پێدەکا بەڕێزان قەزیەی سۆز و بەزەیی و بەڕەحمە بزانە ئێستا زۆر جاری وا هەیە یعنی منە و عیبارەتە دەرێم خۆم لێی مەسئولم پیاو زۆر زاڵمە جاری وا هەیە هەندێک لە پیاوان زۆر زاڵمە زوڵمەکەیان لە چییە خوا قووەتێکی دایتێ وا دروستی کردووە لە ئافرەت بەهێزترە دەڵێ ئەگەر زەواجت کرد بە ڕەحم بە سۆز بە بەزەیی بە نە بە ڕەحم و نە بە سۆز و نە بە زەیی دەبی بەڵکو پیاوێکی زاڵمی دکتاتۆر دەبی زۆر جاری وای لۆ خێزانەکە تێک دەچی یعنی ئەو قووەت و هێزەیە هەیە بەرامبەر بەو زعیفە بەکاری دەینی بە توندی بەکاری دەینی یعنی بە لێدان و بە شەڕ و بە جوندان و بە قسە ناشرنانە ئەوانە بەکار دەینی زۆر جاری وا هەیە ئەوانە خێزانەکە هەردەوەشێنەوە بەڕێزانم لۆیە ئێمە ئەگەر تەماشا بکەین بەڕاستی سۆز و بەزەیی لە ناو عائیلەکان لە ناو کەس و کارەکان خاستەتەن لە پێشچاوی عائیلەکان باوکەکاندا زۆر جاری وا هەیە کەمە دەبینی ئەو قەزیەیە دەبێتە سەبەبی ئەوەی کەوا زۆر جاری وا هەیە خێزانەکان لێکتری دەترازێن و هەردەوەشێنەوە بەڕێزانم تەماشا ئاەتی قورئان کە کوچەم بربەستێکی لە بۆ دانایە لۆ خاتری ئەو قەزایانە ڕوو نەدەن کە خوای تەعالا دایناوە لۆی ئەوە دروست نەبێ کەوا خێزان هەڵبوەشێتەوە واللاتی تەخافون نشوزهن فعظوهن واهجروهن في المضاجع واضربوهن فإن أطعنكم فلا تبغوا عليهن سبيلا يعني ليرة تماشا دەکەی خوای گەورە مەراحلی بۆ ئێمە دانایە مەوزوعی تەلاق بەڕێزانم ماڵەکە وێران دەکا خزمایەتی تێک دەدا مەوزوعی زەواج ماڵ دروست دەکا یعنی ئەولاد دروست دەبی خزمایەتی دروست دەبی بەڵام بەو مەوزوعی تەلاق و هەڵوەشانەوەیە یعنی تێکەچی ئەخرە من پێم سەیرە زۆر جاری وا هەیە دەڵێم پیاوێک ئافرەتێک بەخێوەکە لە گچکەی ڕاهەتا گەورە دەبی تەمەنی دەبتە 20 ساڵ و 25 ساڵ دوایە تەسمیلی دەستی گەنجێکی دەکات بەس لەبەرەوەی شیوێک بێخەیە تەلەفۆنی لۆ دەکەوەرە کچەکەت بۆ ماری بابت تخوا ئەوە موقیفە ئەوە جوانیە ئەوە شێوازە ئەو ئینسانە بەکاری دەینی لۆ ئەگەر لە ڕووی عەقلی فکر لێ بکەی و زۆر جاری وای ئینسان زۆر بێوەفایە ئەو کابرا ئەو هەموو خزمەتی و قسەی کرد پاشان تەسمیلی دەستی توت کرد بە کەمترین مددا وەڵام من لە مزگەوتەکەی خۆمی وا بۆ 15 ڕۆژ بە زەواجی کردێ تەلاق درایە وەڕوبەما کەمتریش ئەوانە لە پای چی وەڕوو دەدەن یعنی ناکرێ 15 ڕۆژ دوژمن لەگە دوژمنی بەحەوێتەوە یعنی حتا بەو نەزرەش ئەگە تەمەشا یەکتریکە دەبایە مدەکە زیاتر بە جا لۆی بەڕێزانم زۆر جاری وایە ئەو مەفهومانە جێبەجێ ناکرێ یەک خوای گەورە باز دەکا فەعیظوهن ئامۆژگاری نصيحات بقرآن بسنتي پیغمبر صلى الله عليه وسلم بقصص صالحين يعني بحكمات بحوار بقصة كردن لقر آفرت خواهي قورة فرمي ايوه دتوانن بقونا نتيجة زور تاك يعني زور باش بأسلوبش زور ريكو بيك بيأوي بنابلو موضوع طلاقك يعني موضوع طلاق آخر العلاج الكي بالنار وكو عرب درع أقر برينيا كتشاري نما آخر شد بيسو تينلوي خينك راب وستي يعني إما كرديت معنا أول علاج بكاري ديني لوي غلطة تذكيرة كذا كي باشا خواهي قورة فرمي أقر هر تشاري نبو بون يعني هجر كري هجركش زور جاروي خلق غلطي تيدقا دروات ماري بابي دسيتو قندي هردي لباوشني دروا بابا أو هانية آياتك تدري وهجروهن في المضاجع يعني حلو جيقاي لناوي نوستي بس بشت دور جيرا لو يقهر غيرتي شتكر كاتيو أولاد هذا بيوه أوندي هي تديك نما فقط يعني أو كابراز يا تاخي برنكر دي برديت سباني إكاك وكوتا بينك زورا
چا نابیتەوە دروست نابیتەوە تێگەی ئەو ڕۆژە ڕۆیە چوویتەوە گوندی ئەو ڕۆژە هەراتێ چوویتەکەم برادەرەچیە سەفەرەکی کردیە لە بۆ لوبنان نازانم چێوە ڕۆیە وڵاتیە لە مارێ تووڕە بوویمە ئێوە پێچەوانەی دەقی قورئانەکەی بەڕێزانم یعنی قورئانە ئێوێ لە ناو مەضەجەعەکە لەوێن دەردا کە شتێک ڕوویدا بەڵام زوو چابیتەوە یعنی محاولە مەکە خۆت و لەگەڵ دوژمنداریت نییە خین لە مابەینتان نییە شتێکی خراپ نییە بەڵکو بێ بە زووترین شێوە ئەو شتە چابیتەوە جا مەسەلەی ضەرب کە لە قورئانەدا ئاماژە پێکراو کە چەندین تەفسیر و شتی لۆ دەکرێت بەڵام ئەوەیە من پێی مقتەنیعم بەڕێزانم کە باز لە مەسەلەی ضەرب دەکرێت زۆر جاری وایە کۆبی ئافرەت لێی بدرێ و سیفەتێکی جوان نییە و باش نییە من بەس ئەوەندە دەڵێم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانیدا ئەو ئاەتەی تەطبیق نەکردیە تەطبیقی نەکردیە نوە خێزانی هەبوو لە حەدیثی صحیح داهاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی لە هیچیان بەرز نەکردەوە ئێمە ئەگەر محەممەد المستەفا بۆ ئێمە قودوەیە سنەتە لە بۆ ئێمە ئەو ئاەتە تەطبیق نەکەی چکە خوا دەفەرمێ لەقەد کان لەکم فی رسول الله ئوسوة حەسەنە وەکە لە عایشە دەپرسن دایکی ئیمانداران كان النبي صلى الله عليه وسلم قرآنا يمشي بين الناس وكو قرآن يقوابوا أو قرآن هم تنفيذ كرديا بلام أو آياتي تنفيذ نكرديا لخيزانا كاني بداتن زالوي برزانم ايما دبي او مفهوم او تمكا او هاب بو جوانيا لبرتاو من بي بو شوازا او كاتا سودو استفاده لي وردقرين براستي زا برزانم اگر تماشا كان استا يعني لبروي مدكار زور كورتا من اگر داتایەکانی کوردستان تەماشاکە بە شێوازێکی گشتی ئەو تەلاقلوها زۆر بووە ئەو نسبانە یەکجار زۆر بووە یعنی یەک نسبەم تەماشا کرد بەس لە شاری هەولێرێ 1295 تەلاق دراوە لە خلالی ساڵی 2017 لە ساڵی 2018 بوویتە 3598 يعني 613 حالة زيادة كرديا يعني أمن بإحصائية خوم ليكم دايتو لكل ساعاتشي نزيكي دو آفر الطلاق درايا لكاتي دوام دست بيدكا هتا دوام هرجيرايا همو روجي لخلال يك صال همو روجي دو آفر الطلاق درايا لخلال ساعاتي دي دو آفرتي دي وهكذا هتا دوام خلاص إذا أبيدي كما باقي لبوس بيني يعني تخوات مجتمعكم ملقايق أوادبي لماليزيا نسبة طلاق قويشتا 132 گەیشتە 132 مەهاتیر محەممەد هەستا بیرۆکەیەکی دانا هەر کەسێک زەواز دەکا خلال یەک مانگ دەبێ داخلی دەورەبی وەکو ئەو پلاتفۆرمەی ئێستا ئێمە دەیکەین هەر هەمویان بێن داخلی ئەو دەورە بن پێیان بڵێن زەواج کو دەکرێت شێوازی کووە حقوقت چیە مافت چیە ئەو نسبەیە هیناوە 107 لە ساڵی 2004 ئەوە جەلوی بەڕێزانم ئێستامە تەماشا مەوزوعی تەلاق و یعنی تەماشا شتەکان دەکەین بەڕاستی یعنی زۆر کاریسەیەکە لە ناو مجتەمەعێکی موسڵماندا ئەوەندە خێزان هەردەوەشێتەوە ئەوەندە بەڵەو هەروەشە بوون دەڕوا نقطەی کۆتاییم لەبەر کەمی کاتەکە کە دەری 4 خولەکت ماوەلوێ زۆر کورتی دەکەم و بەس لەو نقطەیە دەڵێم هۆکارەکان گەلێک زۆرە من ناتوانم هەمووی ئاماژە پێ بکەم بەس ئەوەندە دەڵێم غەڵەتی ئینسان لە مامەڵەکردن لەگەر خێزانیدا زۆربەی جارەکان دەبێتە سەبەبی هەڵوەشانەوەی خێزان ئەوە لەولادانێ مەسائلی ئەنتەرنێت و ئیعلام و ئەو زۆرەشتانە بەڵام مامەڵەکردنی شتێکی زۆر گرینگە بەڕێزانم زۆر پیاوێ نازانی مامەڵەکە لەگەر خێزانەکەی زۆر ئافرەتێ نازانی مامەڵەکە لەگەر پیاوەکەی خۆیدا يعني بس أجا تماشاش يعني بيغمركي صلى الله عليه وسلم يعني أو فرمودي لبيش ساوداني كلا صحيح مسلم دهات وذا فرمي لا يفرق مؤمن مؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر ده فرمي لا خيزان تورا ما بها أجا صفتش اللي رازي نبوية شكي اللي رازي أوي بقرباني أويد كاكا ئێمە دەبێ هەموو سیفەتەکانی ڕاست بی هەمووی مەزبوط بی هیچ ئیشکالیەی نەبی ئەوجا لە گەریدا دەگونجێن بەس محەممەد المستەفا تەماشاکە بزانە و کێشەی کۆتایی پێدەهینە یعنی سیرەتی ئەو لە بۆ ئێمە شتێکی زۆر گەورەیە بەڕێزانم تەماشا دەکەی پێغەمبەری خوا دەستەوە مارێ صلی الله عليه وسلم یا عائشە چمان هەیە هیچمان نییە کابرایەکەر یەکێک لە ئێمە ئێستا گەر بستنەوە ماڵی برێ هیچمان نییە چی پێ دەڵێ بۆ شایی و کۆمەڵی قسە باشە پێغەمبەری خوا چ دەفەرمێ صلی الله عليه وسلم يا عائشة إذن إني صائم مشكلة كوتايها أي عائشة من أوروبا روجيما خلاص موضوعك كوتايها بوبا عبادة بوبا جيانة خوش بوبا بي مشاكل ببي إشكالية تاهي ورش خوا كريمة يعني تماشا مفهوم دكي لمسند إمام أحمد دهاتوا پیغمبر صلى الله عليه وسلم جيراني شي فارسي هبوا كاتي كديت دل يا رسول الله أتون دعوت كرديا پیغمبر فرمي صلى الله عليه وسلم روج عائشة ويش بيتن يعني ده فرمي يا رسول الله بزتون دعوت كرديا ده مش نايم ئەم نیش نایە جاری دووە ماتۆ فەرمی یا رەسوڵ الله خواردنەکە زۆر خۆشە پێم خۆشە بەشداری بکەی زۆرم حەزەیە بێ پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم عایشە بێ فەرمی نا وەڵڵا یا رەسوڵ الله هەر حەزم لێ بەزە تو بێ پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم ئەمیش نهاتم
جاری سێم هاتۆ فەرمی یا ڕەسوڵ هەنکە هەر نایە گوتی یان پێکەوە دەین یان پێکەوە لە مارێدا دەنیشین نانی دەخۆین ئێستا زۆر جاری وایە کابرا داوەتت دەکا خێزانیشت داوەت دەکا لە دووشت دەنێرێت تەلەفۆنیش لێ دەکا مایە پێیز ناکات و بێ کاکە لۆ عایلەکە تێکە دەی لۆ دەی شێوێن یەکە جێک منکەراتی تێدا نەبوو چی تێدایە یعنی ئەجا لۆیە بەڕێزانم ئێمە وەڵڵاهی خۆزگە دەمتوانی بەس قسە لەسەر ئەو مەفهومە بکەم ئەو چەمکە بە تاقی تەنیا بەس ئیشەکە وانە بووەگەنا بەس لەسەر شێوازی مامەلەکردنی پیا و ئافرەت لەگەڵ یەکتریدا ئەو نوقتەیە بتوانم خەڵک تێبگەینم لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و لە قورئانی پیرۆزکە چۆن باسکرایە و ئێمە ئەوڕۆ لە ژیانی ڕۆژانەی خۆماندا چەند هەڵە دەکەین ئەوەندە کافی بوو لە بۆ هەمومان تێبگەین کە خێزانەکان نسبەیەکی یەکجار زۆر هەڵ نەدەشەوە چونکە زۆر مافەیە تو داوای دەکەی ئیتونیە و زۆر جاری وا هەیە تەجاوز لە حەقەکەی خۆت دەکەی ئەوەی کەوا لە بەردەست دانیا زۆری داوا لێ دەکەی لە ئاخر شت حەز دەکەم یەک قسەی کورتی خۆشتان لۆ بجێڕمەوە ئاماژە پێ بکەم بریتێ لەوەی کابرایەک زەواجی کردبوو زۆر زەواجێکی بە حسابی خۆی ڕێک و پێک ڕۆژێکیان تەلەفۆن لۆ خێزانەکەی کرد پێی گۆگۆتی ئەوڕۆ میوانم دێ جیسکەچی بکوژەوە نردیتمەوە مارێ و کەوری کە و خواردنەکەی لێنێ ئافرەتەکەش وتوڵە من تازاتی مەخۆ نازانم جیسچی لێنێم ڕاست دەستی گربردیەوە ماری بابی گوتیەوە نازانی جیسچی لێم نوێ جیسک نازانی معنای چییە کابرا گوتی قسەکەت ڕاستە بابی زۆر عاقڵ بوو زۆر تێگەویشتی بوو گوتی دەی باشە لێرە 6 مانگان بەجی بێ لە 6 مانگان بەجی هێش بابی فێری کرد جیسک ئەو ها دەکوژرێتەوە ها کەور دەکرێەوە ها لێ دەندرێ و هەرچەند میوانی شیوەکەیانەوە هابدێ پاش 6 مانجی لە دوو کابرای ناهات نێوڕانی هاتە مارێ گوتی جەوە هاتیمە بیبەمەوە گوتی نێوڕانی لێرە بە ئەو جا دەچیەوە گوتی باش پێشی نێوڕانی کابرا چەقۆشی دادەست داوایەکە گوتی بڕۆ ئەو جیسکەمان لۆسەر بڕۆ لە بۆمان لێ بنێ کابرا گوتی من نازانم گوتی نازانی گوتی نا گوتی بڕۆ ماری بابە 6 مانگ دەورەی بکە و فێرە جیشت کوشتنەوە و لێنان بۆ ئەو جاوەرەوە ئافرەتەکەت دەینەوە کوڕە گوتیان من کردەمە تو نەکەی گوتی قەسەم بەخوای هەتا فێر نەبی نایە بیبێەوە کوت بەمە ناردەوە ئەو هاشت بەخۆ بڕۆ بابە زۆر شت هەیە پیاوەکە بەخۆی نازانی مەفهومەکە تێناگا دەڵێت ئافرەتەکەی دەبی ئەتوش ئەو هابی وەڵا 6 مانگ ناردیانەوە دەورەیان پێکرد هەردوو فێر بوو من جیسچیان لێ دەناجا مشکلەیان نەمابوو ژنەکە لێ با پیاوەکە لێنە با جیسک لێ دەندرا خواردن دەخورا و هیچ مشکلەیان نەبوو جا لێ بەڕێزانم بەڕاستی ئێمە پێویستمانە بەو مەفهومە ئاوا تێبگەین لە دەقە شەرعیەکان و لە تەواوی ئیشە کۆمەلگایەکان بۆی ئەو کێشانەمان لە کۆر دەبتەوە ومێ دەکەم ئینشاءالله توانیمان سەمچێک لە قورئان و لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە تێگەویشتنی مەوزوعی هەڵوەشاندنەوە کە شتێکی ئاسان نییە بە ئێوەی عزیز و خۆشەویستگەیان بی زۆر زۆر سپاسی گوێگرتنتان دەکەم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه